هۆکار چییە کە هەندێک جار کچ و کوڕەکانمان بێزار و بێتاقەتە من لە خوێندن؟ هۆکار چییە؟ و حەقی خۆشێتی پرس و ڕایک بکەین بە خۆشیان بە گەنجەکان کە ئەمڕۆ هەندێکیان لێرە مەوجودن، شوێنێک و ئیسراحەتێکی ناو قوتابخانە لە بەردەم سپلیت و یان لە ژوورێکی گەرم و نەرمە زۆر لای ئەتیادیە بەجێی بێڵێ بڕۆ کرێکاری بکات، بڕوات بچێتە سەر جادا یان بڕوات هەر لە ماڵەوە دانیشێت، زۆر لای ئەتیادیە بەڵام نەخوێنێ و چکە خوێندنەکەی لا نامرتاح و ناسوودێ. هۆکار چییە کە زۆر جار گەنجەکانمان لە تەمەنی 15 ساڵ 16 ساڵ بەتابەتی ئەوەی کە زۆرینە بینیومە تا سەرەتایی نە، بەڵام لە ناوەندی و هەتا ئامادەی ئەو قۆناغا لە بینی 14-15 ساڵ 13-14 ساڵ تا 18-19 ساڵ زۆر جار وازیێنانی قوتابخانەکان لەوێ ڕوودەدات. چکە خۆتان چاکەزانن گەرمەی مڕاهقی، گەرمەی هەرزەکاری، گەرمەی هۆرمۆنات گۆڕین، ئەتوانین بڵین قیممەی تێکچوونی هۆرمۆناتەکان بەرزونزم کە دەکات زۆر جار لە بینی 12-13 ساڵە هەتا بینی 18 ساڵ و زۆر جار چێتە تا 20 ساڵش. بۆیە زۆر جار بڕیارە ناتەندروستەکانی گەنج لەو کاتەیە دەدرێت. لەو کاتەیە بڕیار دەدات ئەڵێ من بەدڵ نییە، حەزم لێ نییە، بۆ من باش نییە، بە کەڵکم نایە، هیچ تێ ناگەم، فریان ناکەوم، سوودی نییە، تەواوی کەمچی لە مەسەلا گۆڕێ. کەواتە زۆر گرنگ و مهمە کە باسی ئەوە بکەین. بەڵام لەبیرتان نەچێ ئەزیزانی خۆم لە لایەکی تریشەوە ئێستا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بگرە هەندێک جار ڕۆشتووە بۆ ناحیەکانیش بەشی ئێواران کراوەتەوە، لە ناحەیەکی وەکو تەکیە یان بازیان یان بۆ نمونە ئەڵڵایی یان جۆر جار لە هەڵەبجەیەکی تازە کە من ڕۆشتوومە جاری وای لە قوتابخانەیەکە 150-200 خەڵکی بەتەمەنم بینیوە. ئێستاش دەبینمە لە هەڵەبجەی تازە جارێکیان داوەتیان کردم دەستخۆشیم بۆیانێت چوم سیمینارێکم تەقدیم کرد 150-200 کەس هەمووی خاوەن ژن و ماڵە، تەمەنی 25 ساڵ 30 ساڵ 35 ساڵ، هەیە شتێک کەمتر یان زیاتر، هی وایە گازە دووتەنەکەی ڕاگرتووە، هی وایە پیکابەکەی ڕاگرتووە، هی وایە سیارەکەیشی ڕاگرتووە، کۆستەرەکەی ڕاگرتووە، بەڵام دیسانەوە هاتۆتەوە بۆ سەعیکردن و خوێندن. ئەمەمان لە چی و ئەوەمان نەچی؟ بۆیە وازێنان و گەڕانەوەش هەیە لە کوردستانە بینەرە ئازیزەکان، کچ و کوڕە جوانەکانم. لەلایەکەوە خەڵکێکەیە لە تەمەنی گەنجێتیا وازێنێ لە 12 لە 14 لە 15 کە خۆشبەختم ژمارەکەی زۆر نییە، کەمە، بەڵام خۆشبەختم ئەمە من دڵی من خۆشەکات گەڕانەوە بۆ قوتابخانە، گەڕانەوە بۆ پەروەردە، گەڕانەوە بۆ بەدەستهێنانی بڕوانامە، گەڕانەوە بۆ بەدەستهێنانی شەهادە ژمارەکەی زۆرترە. یعنی لە شوێنێکی وەکو چەمچەماڵ ئەگەر لە ساڵێکا 10 کەس 15 کەس 20 کەس واز بێنێ، بەڵام بڕۆ هەر قوتابخانەی ئێواران لە شۆڕش و لە چەمچەماڵ و بۆن و نمسەر لەو شوێنانە لە تەکیە لەوەچێ 300-400 کەس هەبێت کە ئێستا بۆن و نە پلەی عسکەریشی هەیە بەڵام دیسان نەگەڕێتەوە بۆ خوێندن، کۆمپانیا و شەریکاتی هەیە بەڵام دەگەڕێتەوە بۆ خوێندن، لە شوێنێکا فەرمانبەریشە بەڵام دەگەڕێتەوە بۆ خوێندن. کەواتە جارێ خاڵ یەکەم با من مژدانەتان بدەمێ و خۆشبەختم بەم هەواڵە ڕێژەی وازێنان کەمترە لە ڕێژەی گەڕانەوە.